خۆشەویستان سڵاتان لەبێت لەگەڵ هاوڕێانی هاوکارم هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی دووشەمە. ئێستاش سەردەمی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان. هەڵمەتی ژنان و پیاوانی کوردستان بۆ یارمەتیدانی ژینگە پارێزان. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووریبانە. برینداربوونی 4 کەس لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان. گیانەدەستانی دوو منداڵی خەڵکی سەرپڵی زەهاو بەهۆی بێئاوی. گیانەدەستانی 4 کرێکار لە شاری شیراز و دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە تاران و عێراق. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 15 مانگی گەلاوێژ خانەنشینکراوانی تامین ئیجتیماعی لە شاری کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی شارەکانی ئاواز، شوش، شۆشتەر، دێسفۆڵ و حەوتەپە دژ بە دۆخی خراپی ژیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی کرماشان بە وتنەوەی دروشمەکانی ناڕەزایەتی یەکڕێزی دژ بە هەژاری و گەندەڵی و خانەنشینکراوانی لەشکەری کشوەری و تامین ئیجتیماعی یەکگرن خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. هەروەها خانەنشینکراوانی ئۆستانی خوزستان ڕایانگەیاند بەرپرسانی هەرامخۆری ڕژیم ئێمە نابینن، هەژاری نابینن، خەڵک نابینن، شەرمەساری باوکێک لە پێش چاوی ڕۆڵەکانی نابینن، دۆخی کرێنشینان نابینن، بۆیە پشتمان بە خۆمان بەستووە بۆ گەیشتن بە داخوازیەکانمان. هەڵمەتی ژنان و پیاوانی کوردستان بۆ یارمەتیدانی ژینگە پارێزان. بە پێوگرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ژنان و پیاوانی کوردستان بۆ پشتیوانی لە خۆبەخشانی چالاک لە دامرکانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان ئاو و خۆراک دابین دەکەن. بەوەتەی سەرچاوەکانی هەواڵ سەدان ژینگە پارێز و خۆبەخش لە سەرانسەری کوردستان خۆیان گەیاندووەتە ناوچەی مەریوان و پاش 3 ڕۆژ هەوڵی بێوچان توانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. هەروەها ژنانی بوێر بە دابینکردنی ئاو و خۆراک بۆ ژینگە پارێزان ڕێکخراوبوونی کۆمەڵگەی کوردستانیان پیشاندا کە چۆن لە کاتی ڕوودانی کارەساتە سروشتیەکاندا بەدەم هاوڵاتیانەوە ئەچێن. کوژان و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووریبانە. ڕۆژانی پێنجشەمە و شەممە 12 گەلاوێژ دوو کۆڵبەر بە ناوەکانی ڕەسوول گاکشی خەڵکی سەردەشت و کارزان سەواری خەڵکی دیواندەرە لە سنووریبانە کوژان و بریندار بوون. بە پێ راپۆرتی گەیشت و با کۆبە نیوز ڕۆژی شەممە کۆڵبەرێک بە ناوی ڕەسوول گاکشی خەڵکی سەردەشت پاش گەڕانەوەی لا کۆڵبەری لە کاتی ڕاودونانی کاسبکارێک لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە نزیک شاری بانە کرایە ژێرەوە و دەست بە جێگیانی لەدەستا. شانی باسەکە ڕەسوول گاکشی خێزاندار و خاوەن 5 منداڵە و تەرمەکەی ڕاگوێزی نەخۆشخانەی سەلاحەدینی بانەکراوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی پێنجشەمە کۆڵبەرێکی خەڵکی شاری دیواندەرە بە ناوی کارزان سەواری بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووریبانە بە سەختی بریندار کرا. برینداربوونی 4 کەس لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان. بەپێی هەواڵی گەیشتوو لە کاتی دامرکانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان 4 چالاکی مەدەنی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراون. بەوەتەی سەرچاوە خۆجەیەکان 2 کەس لە بریندارەکان تووشی شکانی قاچ بوون و 2 کەسی دیکەش بەهۆی بەربوونەوە لە بەرزایی و ژاراوی بوون بە گازی مۆنۆکسیدی کاربۆن بریندار و ڕاگوێزی نەخۆشخانە کراون. گیانەدەستانی دوو منداڵی خەڵکی سەرپڵی زەهاو بەهۆی بێئاوی. ڕۆژی یەکشەمە 15 گەلاوێژ دوو منداڵی تەمەن 5 ساڵ و 13 ساڵ بەهۆی بێئاوی لە دوو ڕووداوی دڵتەزین لە شاری سەرپڵی زەهاودا گیانیان لەدەستدا. بەپێی راپۆرتەکان ئاگرین ئەلی مورادی منداڵێکی تەمەن 5 ساڵ و خەڵکی گوندی حەسەن سولەیمانی سەربەشاری سەرپڵی زەهاو کە لەگەڵ بنەماڵەکەی چوبوونە ناوچە شاخاویەکانی دەوروبەری ئەو گوندە بۆ دابینکردن و گواستنەوەی ئاوی خواردنەوەی ڕۆژانەیان بەهۆی وەرگەڕانی تراکتۆر گیانی لەدەستا. هەروەها دوو ئەندامی ئەو بنەماڵەش بە سەختی بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا کچێکی مێرمنداڵی تەمەن 13 ساڵ بە ناوی ڕیان فاتمی پور لە گوندی تایشەی سەر بە دەشتی زەهاو
بەهۆی گڕگرتنی گاز سوتاوە و پەنای بۆ دووشی حەمام بردووە، بەڵام بەهۆی نەبوونی ئاو جێستەی بەتوندی سوتاوە و بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. شایانی باسەکە لە کۆی گشتی 226 گوندی سەر بە شاری سەرپڵی زەها و 76 گوند کێشەی جدی بێ ئاوی، کەم ئاوی و بەتایبەت ئاوی خواردنەوەیان هەیە. ژاراوی بوونی 34 ژن لە مەلەوانگەیەکی شاری کرماشان. ئێوارێ ڕۆژی شەمە چواردەی گەلاوێژ 34 ژن بەهۆی هەڵمژینی گازی کلۆر لە یەکێک لە مەلەوانگەکانی کرماشان ژەهراوی بوون کە 6 کەسیان لە نەخۆشخانە خەوێندراون. لەم ڕووداوەدا کە بەهۆی دزەکردنی کلۆر لە تانکەر و بۆری گواستنەوەکانی ئاو بۆ نێو حەوزی مەلەکە ڕوویداوە، 34 ژن لە تەمەنی جیاوازدا ژەهراوی بوون. شایانی باسەکە 2 کەس لە نەخۆشخانەی محەممەد و 4 کەسیش لە نەخۆشخانەی خومینی کرماشان بەستەری کراون. کوژران و برینداربوونی چەند کەس لە هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر چەمچەم ماڵ. بەیانی یەکشەمە 15 گەلاوێژ دەوڵەتی تورکیا گوندی چنارتووی لە سنووری شارەدەی ئاغجەلەری سەربە شارۆچکەی چەمچەماڵ بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کردو بە پێی دوای زانیاری کوژڕا و بریندار هەیە. بە پێی زانیاریەکان لە بەیانی ڕۆژی یەکشەمە تا کاتی ئەو ببورن تا کاتی شەو فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیا بە ئاسمانی ناوچەکەدا سوڕاونەتەوە و لە هێرشەکەی سەر لە بەیانی بۆ سەر ناوچەی ئاغجەلەر لە شارۆچکەی چەمچەماڵ چەند کەس کوژراون و بریندار بوون، بەڵام ڕێژەیان هێشتا ئاشکرا نەکراوە. گیانەدەستانی 4 کرێکار لە شاری شیراز. ڕۆژی یەکشەمە 15 مانگی گەلاوێژ 4 کرێکاری ئەفغانستانی لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی ڕێکخراوی ئۆرژانسی شیراز 4 کرێکاری کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە گوندی گەچی شیراز بەهۆی گازگرتووی لە بیرێکدا گیانیان لەدەستاوە. سەرەتا یەکێک لە کرێکارەکان کەوتوەتە نێو بیرەکەدا و دوجار 3 کرێکاری دیکە بۆ یارمەتی چوون، بەڵام ئەوانیش تووشی گازگرتووی بوون و گیانیان لەدەستاوە. دەست بەسەرکردنی 2 چالاکی مەدەنی لە چاران و عێراق. ڕۆژی شەممە 14 گەلاوێژ 2 چالاکی مەدەنی بە ناوەکانی سۆرەیا ڕەزایی مەهوەر، خەڵکی تاران و محەممەد سوڵتانی خەڵکی عێراق لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. بەپێی زانیاریەکان سۆرەیا ڕەزایی مەهوەر بەهۆی دژایەتیکردنی لەگەڵ حیجابی زۆرەملێ لە شوێنی کارەکەی لە شرکەتی مایکت لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. هەروەها هێزەکانی ئیطلاعاتی شاری عێراق ڕۆژی شەممە هێرشیان کردە سەر ماڵی محەممەد سوڵتانی و وێڕایی پشکنینی خانووەکە دەستیان بەسەر کەلوپەلی شەخسی ناوبراودا گرت و ئەو چالاکە مەدەنیەیان دەست بەسەر کرد. کوژران و برینداربوونی 130 کەس بەهۆی لە هێڵ دەرچوونی قەتار لە پاکستان دوایین هەواڵمانە. ڕۆژی یەکشەمە 15 گەلاوێژ بەهۆی لە هێڵ دەرچوونی قەتار لە ئیالەتی سێندی پاکستان 30 کەس گیانیان لەدەستا و 100 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی پاکستان ئەو ڕووداوە لە باشووری ئیالەتی سێند و لە 275 کیلۆمتری ئیسلام ئابادی پایتەخت ڕوویداوە و گەڕان بە دوای ونبووان و بریندارانی دیکە بەردەوامە. بەرپرسانی ڕێگەی ئاستی بەرپرسانی ڕێگەی ئاستینی پاکستان هێشتا هیچ لێدوانێکیان سەبارەت بە هۆکاری ئەو ڕووداوە بڵاو نەکردوێتەوە و تەنیا ڕایانگەاندووە 2 قەتاری ئەمدادی دیکە بۆ یارمەتی هێزەکانی ئەگەرکوژینەوە و فریاکەوتنی خێرا ڕۆیشتوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.